بیسەران و بینەرانی بەرنامەی پەیامی تۆ لە هەر جێگایەکن ڕێز و سڵاو و خۆشەویستیمەتان ئاراستە بێ. خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شەشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خوای گەورە و پاشەناوکارانم بووین و میانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان، ئەم ڕۆژ لە نێو بازاڕی شاری سلێمانی گفتوگۆیەکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدەوەی جێگەی ڕەزامەندی خوای گەورە و پاشان سوودی ئێوەی بەڕێز بێت. بەڕێزان، لەم بەرنامەیەشدا گفتوگۆ دەکەین لەسەر یەکێک لە هەرە وتە جوانەکانی شاعیری گەورەی گەلەکەمان مامۆستا پینەمێر کە لە دێڕە شعردا دەفەرمێت ڕەسەن ڕێزەگەر شەرمەزارە بێ کەچی ناڕەسەن تا بێهارە بێ. ئەم پەندە ئەم دێڕە شعرا دەخەینە بەر دید و گوێی هاوڵاتیان با بزانین ڕابۆچوونیان چێ لەسەر ئەم بابەتە. ئایا لە ئێستادا تاکی کوردی ڕەسەنە کاتێک کە ڕێزی لێ دەگریت یاخود ناڕەسەنە؟ ئایا چیوا لە مرۆڤەکان دەکەن کاتێ کە ڕێزان لێ دەگریت ناڕەسەن بن؟ چۆن بتوانین وا لە خەڵکی بکەین لە کاتی ڕێزگرتنە وەکو پیرەمێر دەفەرمێت شەرمەزار بن نەک بە پێچەوانەوە ناڕەسەن بن؟ با بزانین ڕابۆچوونی هاوڵاتیان چیە سەبارەت بە بابەتە. فەرموون با پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین. پیرەمێردی شاعیر دێڕە شعری جوانی هەیە، ئەفەرمێت ڕەسەن ڕێزەگر شەرمەزارە بێ کەچی ناڕەسەن تا بێهارە بێ. ڕابۆچوونی تۆ لەسەر ئەمە چییە؟ بێسفەتن و نەخوێنەوارن و هیچ نازانن. معنای ئەوەیە هیچ ئینسانی تیان نییە. باشە، لە ئێستادا تا چەند هەست ئەەکەی تاکی کۆمەڵگەی کوردی کە ڕێزیان لێ ئەگری وەکو پیرەمێر دەڵێ شەرمەزارە بن؟ وەڵی کۆمەڵگەی کوردی وای لێ هاتووە پیا و نازانێ چۆن باسی بکە. ئەمە نەخراب بووە بارودۆخەکە. پیا بڵێ چی نازانم بڵێن چی؟ خەڵک هەست بە هیچ شتێک ناکە. باشە، من لە تۆ پرسم قەت هەبوو ڕۆژە لە ڕۆژان چاکە و بەرامبەر بە خەڵکە بێ، ڕێزێ بەرامبەر بە خەڵکە بێ، بەڵام بەرامبەرەکانە وانە بن، بەرامبەرەکانە وەکو پیرەمێر دەڵێ ناڕەسەن بن لەگەڵتە؟ وەڵی خەڵکی خراپ هەیە، خەڵکی وایە چاکەی لەگەڵاکەی و ئەزانە لێیە ترسی و ئەزانێ ئەم کابرایە هیچ نەزانە بەنەو ئەکسەیریەکات وەکو جاهیلێک سەیریەکات. هەوایە خۆی. تۆ دواپەیامت چییە بۆ خەڵک بۆی کە کاتێک کە ڕێز لە خەڵکیدا خەڵک شەرم بکات نەوەکو ناڕەسەنی بکە؟ وەڵی ئینسان کە خەڵک ڕێزی لێگر دەبێویش ڕێز لە خەڵک بگرێت. ئەگەر ڕێز لە خەڵک نەگرێت ماوەیە کە خەڵکی ژێر ڕێزێکی بۆ دانانێت. ئاوەیە. تۆ قەت هەبووە ڕۆژە لە ڕۆژان چاکە لەگە خەڵکا بکەیت خەڵک لەبەر چاکانی تۆ شەرمیان لێکرد بێتی ڕێزیان لێگرتی بێتی وەفایان هەیە بۆ تۆ؟ هەبووە بڵێ هەبووە زۆر بووە زۆر هەبووە ڕوویاوە لەگەڵ منە. ئەی هەبووە بە پێچەوانەوە وەکو پیرەمە دەڵێ ناڕەسەن بوو بێتن بە جۆرێک کە چاکە و لەگەڵا کرد بێتن وەفایان بۆ نەبوو بێ سفەتیان بۆ دەو بێ خار خرابوو بێتن؟ ئەوانەش هەبووە، قسمێن لەوانەش هەبووە. بەڵێ تۆ پەیامت چێ بۆ خەڵک بۆی پەندەکە پیرەمێر بێتە دی خەڵک ڕێزدار بێ، خەڵک خاوەنی وەفا بێ، خەڵک خاوەنی ئەوە بێ کە کەسێک چاکەیەکی لەگەڵا کرد کە ڕێزی لێگیرا وەهاز نەکا خەڵک لێ ترسێ، وەهاز نەکا کە پێویستی بەوە. وەڵا پیاو تا پێ بگرێت ئیشی باش بکە، ئیشی چاکە بکە، لەگەڵ پیاو باش بێ، خەڵکی باش بێ، یان ڕێزی احترامی خەڵک بگرێ، احترامی خۆشی بگرێ لە خەڵکی باش بێ. ئەوانێ لە ئێستاە تا چەند هەستەکەی تاکی کۆمەڵگەی کوردی کەسێکی ڕەسەنن لە ڕێزگرتنیان لە خەڵک کاتێک خەڵک ڕێزیان لێگرێت چاکیان لەگەڵاکات کەسێکن ڕەسەنە لەگەڵ خەڵکە کوردی؟ وەڵا باشن بەگشتی باشن، بەڵام وەکوتر هەیە ناوبەناو دانسخەتیانە بینە بەگلەی بناشتن لە خۆیان. قەت هەبووە تۆ چاکە لەگە خەڵکا بکەیت ئەوە ناڕەسەن بەرام بە تۆ احترام لە تۆ نەگرن وەکو پێویست وەکو تۆ پێویست چاکەی تۆ نێنەوە؟ بەڵێ زۆریش هەیە کەم هەیە زۆریش هەیە، بەڵام بەنسبەت زۆرەکە ئەوەیە کەی بینین ئیتر تجای تۆ چۆن احترامێگری و چۆن جوابتیانەوە ئەکەوێت سەر ئەو پیاوەی کە تۆ احترامێگریەوەش نایگرێ. باشە، تۆ دواپەیامت چیە بۆ خەڵک بۆی کە کاتێک خەڵک ڕێزی لێگیرا کەسێ بێ خاوەنی شەرم بێ، خاوەنی وەفا بێ، خاوەنی سفەتی جوان بێ؟
وڵات تەنها وەفام قسەم بۆ خەڵکەوەیە کە لە عموما پیاوێکی محتەرەم بن پیاوێکی بەڕێز بن بزان چۆن احترامی خەڵکەگرن خەڵکی چۆن احترامی ناگرێ کەسە ناڕەسەنەکان خەڵک چۆن باسییانەکان وەڵا خەڵک زۆر خراپ باسییانەکە خەڵک بە شوێ باسییانەکە کە خۆشە حساب بۆ خۆیان ناکەن بڵێ وڵای ئەوەمانەکە دیارە بەبەستەوەی کەسێک کە خۆی لە ئەسڵدا ڕێزی هەبێ بە شێوەیەکی جوان پەروەردەکرا بێ یەک وشەی بەسە بەڵام کەسێک بە شێوەیەکی جوان پەروەردە نەکرا بێ یا حساب بۆ خۆی و کەسوکارەکەی و وڵات و نیشتمانەکەی نەکە بە دڵنیاییەوە وتەکەی ڕاستە تا چەند هەستەکەی لە نێو کۆمەڵگەی کورددا ئێستا خەڵکەکان ڕەسەنن یاخود ناڕەسەنن کاتێک کە خەڵک چاکیان لەگەڵاکە کاتێک کە خەڵک ڕێزیان لێگرێت ئایا لە کۆمەڵگەی کوردەواردا لە ئێستادا خەڵک ڕەسەنە وەکو پیرەمێرد دەڵێ یاخود ناڕەسەنە ئەگەر واز لە میلەت بێن ئەگەر واز لە میلەت بێن خەڵک ڕەسەنە بە دڵنیاییەوە میلەتی کورد هەر لە دێ زەمانەوە ڕەسەن بۆ هەر بە ڕەسەنیش دەمێنێتەوە بەڵام ئایا تا چه حدێک شوێنان یا کەسوکاری نزیک تەسیری هەکا و حسابێکی کەیە بەڵام بە دڵنیاییەوە میلەتی کورد هەر ڕەسەن بۆ هەر بە ڕەسەنیش دەمێنێتەوە و قەت هەبووە ڕۆژە لە ڕۆژان تۆ چاکە لەگە خەڵکا بکەیت احترام لە خەڵە بگریت ئەوی ژۆکو پیرەمێر دەڵێ ڕەسە بێ بەرامبەرت وەفای تۆی لەبەر چاو بێت چاکەی تۆی لەبەر چاو بێ بە دڵنیاییەوە ئەوانەی کە چاکەم لەگەڵ کردووە بە دڵنیاییەوە هەموو وەفادار بوون هەمویان ڕەسەن بوون ئەی پێچەوانەکەی هەبووە ناڕەسەن بێت کە چاکۆ لەگەڵا کرد بێت هەروەکو خۆی واو بێ هەر خراب بێت وەفای تۆی لەبەر چاوان نەبوو بێ ئەگونجێ جارجارە شتێکی وا ڕوویدا بێ بەڵام حاولم لەگەڵا کردووە لە ئاخیرەکەیدا لە دڵ و دەرونی من هەڕەسەن بووە دوا پەیامت چێ بۆ خەڵک بۆی کە وەک پیرەمێر دەفەرمێت ڕەسێنەتی هەر بمێنێت و دوور بن لە ناڕەسەنی هیوادارم میلەتی کورد کە چۆن ڕەسەن بۆ هەروە بە ڕەسەنی بمێنێتەوە و هیچ شتێک تەسیری تێ نەکە هەر زۆر زۆر پندێکی چاکە بۆ ئەم زروفە زۆر زۆر تەواوە هەرە وەڵڵا هەست ئەەکەی تاکی کۆمەلگەی کوردی لەم ڕۆژەدا ڕەسەنن یان ناڕەسەنن وەڵڵاهی باوەڕ ناکەم ڕەسەنی تیامابی دەست و دایرەکەی کە ئەیبا بەڕێوە ڕەسەنی تیا نەماوە خەڵک لە ناو خۆیە خەڵک لە ناو خۆیان هەمومان ڕەسەنین کاکە خاستەتەر خەڵکی سلێمانی هەمووی ڕەسەن باشە تۆ قەت بۆ ڕۆژ لە ڕۆژان لەگەڵ خەڵکە چاکە بکەی ڕێز لە خەڵە بگری احترام لە خەڵە بگریت ئەو وەفای بۆ تۆ هەبێ ڕەسەنایەتی تێدا هەبێ هەبووە هەبووە ئەی پێچەوانەکەی هەبووە ناڕەسەن بێ وەکو پیرەمێر دەڵێ خراپ چاک بێتی لەگەڵ ئەوە خراپ بێ ئارە وەڵا لەوەش هەر هەبووە لەوەشە بووە خۆم چاکەم لەگەڵ خەڵک کردووە وەکو دوو پشک پێوە یاوە پەیامت چێ بۆ خەڵک بۆی ڕەسەن بن ناڕەسەن نەبن وڵی من توانام نەماوە حەزەکەم هەموو کەس ڕەسەن بێ هەموو کەس پیاوی چاک بێ هەموو کەس کوڕی چاک بێ هەموو کەس کورد پەروەر بێ هەموو کەس خۆی بەختکە بۆ ئەم میلەتە ئەوەی کە بەدەسەڵاتی هەیە وەشی کە بۆشی ناکرێتتر دەسەڵاتی ئێمە چێتی ئێمە چیمان پێکرێت والله خۆی ئەو بۆ زروف هەموو زروفێکە بێ ئەو زروری قسەیە چونکە ئینسان خوا دروستی کردووە عەجوولە ناڕەسەنیشی تایە و ڕەسەنیشی تایە هەیە ڕێزی لێگری ڕێزت لێگرێتەوە هەیە ڕێزی لێ بگرە ئەو بە بەلایەکی کایبە ناشرین تێگا و خراپە بەرامبەرەکە قەت هەبووە لەگە خەڵکە باش بیت چاک بیت ئەو هەر ناڕەسەن و بێ هەر خراپ و بێ بەڵێ ئەوە تایەتی لا خۆی ئەمە فیترەتی بەشەرە بەشەر خۆی وا دووری بوو بەڵێ تێدە تایەتی ناڕەسەنە هەیە ڕەسەنە ڕێزی لێ بگرە ڕێزت بێگرێ و چاکەکە دایەتەوە خەڵکی ڕەسەنە زۆر ناسیوە بەڵێ خەڵکی ڕەسەن بۆ چاکەی لەگەڵاکەی بێتەوە تۆی بێتەوە بیر لە کاری تەنگانەیە بەڵێ لە کاتی تەنگانە فریام کەوتووە وە پەیامت چێ بۆ خەڵک بۆی ڕەسەن بن ناڕەسەن نەبن وەڵاهی دواپەیام بۆ خەڵک ڕەسەن بن ڕێزی خۆیان بگرن ئەوەی کە ڕێزی لە خۆی کرد ڕێزی لێگیری ئەبێ ئینسان ئێمە هەمومان مسڵمانین
مسلمانە بێ قیمەتی ئینسان بزانێ ئینسان بە گەورەی دروستی کردووە نابێ خۆی لە بیر بچێتەوە. بۆ چونم لەسەر شارە یەکێک لە پەندە جوانەکان کە لەم ڕۆژەی ئێمەیە ئەو پەندە لەم زروفەی ئەمەیە ئەو پەندە ئێستا بڵاو بۆتەوە زۆر کە زۆر دیارە بڵاو بۆتەوە لەم ڕۆژەی ماکەڕوەیە کە ڕۆژێکی وای لاتۆ ڕۆژەکە زۆر ناخۆش بە بەڕاستی یعنی ئەو احترام و ڕێسوشتە نەماوە یعنی ژیانێکی زۆر ناخۆش و تاڵە تا احترامی سەلامگری بە خراپەیەتەوە بەرچاو و هیوادارم ئەم ڕۆژە ناخۆش و سەختە تێپەڕێنین بێ بە ڕۆژێکی خۆشی بۆ گشت هەموو کورد و کوردستان کە ئاواتی گەلی کووردە کە هەمووی دەست لەناو دەست یەک وڵات بەڕێوە بەرن لەتاو دوژمن و ناحەسەکانمان کە پێیان خۆشە ئەم ڕۆژە کە ئاوای لاتوە. هەستەکەی خەڵک ناڕەسەن بووە لە ڕێزگرتن لە یەکتریە لە وەفاداریە لە خۆشەویستیە لە سیلێ ڕەحمە. بەڵێ وەفا زۆر شتێکی جوان و پیرۆزە ئەگەر یەکێک نیو سەعات لەگەڵ یەکە دانیشتی کە وەفای هەبوو یعنی هەموو شتێکی لەبەر چاوە بەڵام کە وەفای نەبوو بەرامبەر ینی هەمووی ئەسڕێتەوە. ئەو کەسانەی کە ناڕەسەنن لەناو خەڵکە چۆن باسییان لێوە دەکرێت چ پێگەیەکیان هەیە؟ وڵی لەناو خەڵکی کوردەواریە ئێستا ناڕەسەن بێ عکس بووەتەوە لەناو کوردەوارە ناڕەسەن بێ احترامی زۆرترە تا ڕەسەن. پیرەمێردی شاعیر لەم پەندە جوانەدا کە دەڵێ ڕەسەن ڕێزەگر شەرمەزارە بێ کەچی ناڕەسەن تابێهارە بێ مەبەستی جەنابیان لەوەیە کەسانێکەن کە تۆ چاکیان لەگەڵ ئاکەیت کە تۆ ڕێزیان لێ یەگریت کە لە کاتی تەنگانەدا فریاد ڕەسیانە بیت ئەم کەسانە کەسانێکی ڕەسەنن کەسانێکن خاوەنی وەفان ئەم کەسانە چاکەی توان لە بەرچاوایە و شەرمەزارە بن ئەگەر ڕۆژە لە ڕۆژان هەڵێکی بەرامبەر بکەن بەڵام لە بەرامبەردا نیوە دیێڕی دووهەم دەڵێت کەچی ناڕەسەن تا بێهارە بێ مەبەستی لەوەیە پیرەمێرد کەسانێکن تۆ چەند چاکبی لەگەڵیانە چەند کەسێ بیت فریاد ڕەسیان بیت هاوکاریان بی لە کاری تنگانەیە ئەوان هەر ناڕەسەنن کەسێکی بێوەفان کەسێکن خراپکارن کەسێکن حیا و شەرم نەیانگرێت بۆ ئەم کەسانە پیرەمێ بە ناڕەسەن نایی بردوون. طبعا ڕەسەنایەتی یعنی بنمایەکی باشە بۆ ئەوەی کەوا ئینسان لەسەری بگەڕێتەوە بۆی ئینسانی ناڕەسەنیش ینی جۆ نایە بە هیچ شتێک نا بە مێژوو نا بە هەموو بنەمایەکی کۆمەڵایەتی. پیرەمێر جەخت لەسەرەوە کاتەوە لەم پەندەیە باز لە وەفا و بێوەفایی و باز لە چاکە و خراپە دەکات قەت هەبووە ڕۆژە لە ڕۆژان تۆ لەگە خەڵکا چاک بیت لەگە خەڵکا باش بیت هاوڕێی تەنگانەبی لەگەڵیدا ئەو وەفای بۆ تۆ هەبێت ڕەسەن و بێ لەگەڵ تۆدا چاکە تۆدا بێتەوە. منطقة الشرق أحسنت إليه بحبه اللي لا وفاداري شبو بوفا شب هەش بووە لەگەڵ تا ناڕەسەن بێت تۆ هەر چاک بی لەگەڵیان ئەو خراپی ساخەیە کەسانێکن هەتا وەرە احترامیان لێ بگرە نانە ژێربار وازانیا لیان نەترسی وازانیان ڕاستگۆنی لەگەڵیانە تۆ بێ هەر چاک بیت چاکە بنمایەکی ئەساسیە بۆ هەموو ژە ناڕەسەنی بەرامبەر کراوە بەتەکی لە ژیانی ئینسانە هەموو شتێک چاکی شوخراپش کاتێ مرۆڤ ناڕەسەنی بەرامبەرەکرێ هەستی چۆنە؟ لەوانەیە لە پێشەوە تۆزێک بجوڵێ ینی نیگەران بێ بەس لە دوای گەر خۆی مرۆڤ بێ بەمانە جۆی نایەت. بەبستم کەسەکەی بۆنە جەنابێت کەسێ ناڕەسەنی بەرامبەرەکات تۆ هەستە چۆنە بێ؟ لە پێشەوە لەوانێ ئازادە با بەڵام دوایەکە بیکرێتەوە وەکو مرۆڤێک جوین پێ نایە ینی تۆ پێچەوانەوە باشە بی لەگەڵی. ئەو کەسانەی کە ناڕەسەنی ئەکەن لەگە خەڵکا کە وەفادار نین کە باشنی لەگە خەڵکا خەڵک چۆن باسان لێوە دەکات کۆمەلگات چ پێگەیەکیان هەیە؟ بەتەکیت خۆشەویست نین جارێک دوو جار ئەناسیەن. پەیامت چیە بۆ خەڵک بۆی ڕەسەنایەتی بەردەوام بێ؟ ژیانی کۆمەڵایەتیمان سەرکەوتووەکات ئەگەر التیزامان پێوە بێت بە ڕەسەنایەتیەوە پێواکرێت ئەکەوێتە سەر ئەو تاکانەی کۆمەڵ هەیە التیزامی پێوەکە هەیە التیزامی ناکات تۆ ناتوانانی بڵێ بە هەمومان وەکو بنەمایە یاسەوەڕاوە معنای زەمانی ئەوانی باسیوانی کە پیاوی باش بن ڕەسەنە بنەوەی کە دوور لە ڕووی تۆ پیاوی خراپن ناڕەسەنە بن. جەنابێت خاوەنی تەجروبەیەکی باش و تەمەنیەکەت هەیە هەست ئەەکەی خەڵکی ئێستا لەگەڵ جارانە زۆری فەرقا زۆری فەرقا ئەنسا جاران من خۆم شەخصی خۆم لەگەڵ
باوکو و باپیر و ئەمانە لە ڕووم ناهات لەگەڵیانە بخۆم. ئێستا چن لەگەڵیاناچن بۆ نادی و بۆ خواردنەوە بۆ سەرچنار و ئەمانە تاوان فەرقی زۆرە تا یەکی هلەوانە من کوڕێکی برادرم گەنجێ و پێم باوکە چۆنە کتێمە وایە لە سەرچنار بێکەوە چۆن فەرقی لێ زۆر فەرقی هەیە. تۆ قەت بۆ ڕۆژە لە ڕۆژان لەگەڵ خەڵکا باش بیت چاکە لەگە خەڵکا بکەی احترام لە خەڵ بگریت بەڵام بەرامبەرەکە وەکو تۆنە بێت ناڕەسەن بێت ڕەسەنەوەڵا لەخوا بە زیابێ من تا ئێسش هەتا بۆم کرێ پیاوەتی لەگەڵ خەڵکاکەم یارمەتی خەڵکەیان بەپێی توانە بەڵام سەرەکەی من ئەمەیە تۆ ئەم چاکانەی کە لەگە خەڵکایکەیت هەبووە خەڵک بەرامبەر بە تۆ بێوەفا بێ ناڕەسەن بێت زۆر هەیە زۆر بەخوا حەلی قەتڵی بۆ کردووە لە دوای تەلەفۆنی بۆ نەکردبوو بڵێ سوپاسە دەکەم یان مەمنون بووم یا ئیشە جوانە بۆ کردین. باشە کاتێک کە تۆ هەستەکەی ناڕەسەنی و بەرامبەرەکرێت دەروونت چۆرە هەست بە چیە؟ پێ ناخۆشحاڵم زۆر پێ ناخۆشحاڵم هەچۆ من پیاوەتی لەگەڵ تۆ بکەم ئەقەلەن خۆتۆ ناوێ پیاوەتێکم بیتەوە بەڵام هەر بەڵێ زۆر سوپاس دەکەم ماڵە ئاوا بێ مەمنونە هەر پێم خۆشە بەڵام کە لەگەڵ ما کردیت و تۆ جوابت نامەوە معنەیە من بێتاقەت من ناخۆشە شەڵا نەم کردایە لەگەڵێ. خەڵکانێکان تۆ چاکان لەگەڵاکەی احترامە لێگری ڕێزیان لێگریت کەچی ئەم وە هەستەکە یا لێ ترسی یا مەسلحەت لەگەڵی هەیە یا تۆ لە خۆتەوە شتۆ کردووە زۆر جاڵە مەمنونی نیم ئەم شتێ بۆ کردخۆ هەیە لێ مەمنونی بەڵێ وەڵام من یارە شخصی خۆم لەخوا لەوێ لە پیاونێ لێ بترسم ئەمە یەک بەڵام هەیە کە تۆ پیاوەتی لەگەڵاکەی ئەو لە پاڵ لە باڵ پیاوەتەکان ناپیاویت لەگەڵاکە. ئەی هەبووە چاکە بۆ خەڵک هەبێ خەڵکیش لەکای تەنگانەیە توی بیرکەوت بێتەوە هاوکاری توی کە لەبێت مڕەکە نییە جاران هەبوو بەس ئێستا نییە ڕۆژە زیاتر ناڕ کە تۆ ئێستێکی مرۆ پەکە دەکەی وەزعەکەی لێ تێگەچێ زۆر یارمەتی ئەو برادرم ماوە بەڵام ئێستا خۆیم لێ شارێتەوە زانانی من مەحتاجی پارەکەی یا بە پارەی یارمەتی وای بە هەر نەعێبێ یارمەتیمە هی ئەمڕۆ پیاوی باش زۆر کەمە. پامە چییە بۆ خەڵک بۆی وەفادار بن بۆی چاکەکار بن ئەو خەڵکە ئاگاداری خۆیان بکەنەوە هەتا چاک بن و هەتا پیاوەتی بکەن و هەتا دۆستایەتی بکەن ئێمە سەرکەوتووە بین ئێمە ئێستا بەەوە ژێرکەوتین کە هەموو شتێکمان لەدەست داوە ڕۆژە ناڕەسەنە زۆر ئەم پەندەی بەڕێزەکە باسیەکەی زۆر ڕاستە بەڵام لای خۆشمانە عینە شتە پیرەمێر بۆ کۆمەڵگەی کوردی نووسیوە ئەو کابرا کەسێک بە بەڕاستی پێشبینی شتی کردووە من پێ دەڵێم ئێستام ڕۆژێ هەستەکەی خەڵکی ڕۆژە ناڕەسەن لەگەڵ یەکترا خەڵکەکە ناڕەسەن نییە سەر و ناڕەسەن مەبەستی کێیە مەبەستم وەیەکە گەر سە من لە ماڵەوە ناڕەسەن ماڵ و مناڵەکەشم ناڕەسەنە کاڵی گەورە باش بێت تەمی باشی گەورە خراپ و میخراپە تاابان منیسەکە لێرم لە بازار هەوڵێم بۆچێ بۆ ماڵ و مناڵە ئێگە دەست بەتاڵ بڕۆمەوە با بێنە سەر لایەنی پەیوەندی کۆمەڵاتی خەڵک تا چەند هەستەکەی خەڵک لەم ڕۆژگارەیە لەگەڵ یەکتریدا ناچکم پیرەبێت جەخت لەوە کاتۆ باز لە وەفاداری ئەکا باز لە بێوەفایی ئەکا باز لە چاکەکە باز لە خراپە دەکات لەم پەندەیە ئەڵێ کەسێک کە چاکەی لەگەڵاکەیت شەرمەزارە بێ هەیە ئەمە ڕەسەنە کەسانێکی شمانە کە چاکەی لەگەڵاکە هەر خراپم کەس هەر ناڕەسەنە خەڵک تا چەند لە بەئەستەیە هەستەکەی ڕەسەنیان ناڕەسەنە خەڵک باشە خەڵک ناڕەسەن نابێت ئەگەر خەڵکیش ناڕەسەن بێ لەوانەیە بڵم کابراز بۆ نمونە هیچی پێ نەبێت دەزە با بۆچی وەشتی خراپەیاننا ئێگەر پێی بێ ڕووەکە لە باش تۆ قەت هەبووە ڕۆژ لە ڕۆژهان چاکە و لەگەڵا چاکە لەگە خەڵکیا بکەیت وەفاداربی بۆ خەڵک احترام لە خەڵک بگریت لەکای تەنگانەیە فریای خەڵکەویت بەڵام ئەو ناڕەسەنە بەرامبەر تۆی لەبەر چاوانە بێ شتی وا زۆر بوو شتی وا زۆر بوو ئێستا سەیرەکەی خەڵکیکی وایە نایناسی ئە لەسەر و جادەیە پێویستە یارمەتی دێ هاشە کەسەکەی ئەو ناسێ ڕۆگا بۆ دیە نایە بەلاتە ئەگەر کۆمەلگا پڕی بوو لە خەڵکە ناڕەسەنەکان ئاراستی بەرەکوێ ڕوا شیرازی کۆمەلگا بۆکوێ چیە شیرازەی وای لێ دیتر کەس بە کەس نابێ قیەم نامێنێ و دین و ئیمان نامێنێ و شتێ نامێنێ تۆ ئەگەر کەسێک ناڕەسەیان بەرامبەرت هەست بە چی ئەکەی لە ڕووی دەرونیە وەڵڵای ئەگەر ناڕەحەتەبی بەڵام ئەگەر بۆ بکرێ چارەسەریکەی ئەگەر نەشکرا بێ خۆتی لێلای پەیامت چییە بۆ خەڵک بۆی ڕەسەنایەتی بەردەوام بێ وەڵڵاهی ڕست من پەیاممەوەیە گە خەڵک هەمومان هەر قساکەی نەڵێن باشی بەڵام ئەی چێ خراپە وەنیە
ئەیکێ خراپە ئێستا لە من بڕۆ کامەی کە حاشازی زۆر بنەوێ پرسیاری لێگە خۆیەکە بە سحابە بەڵام هەمومان بەشی خۆمان غەڵەتمانەیە بتوانین چاچیکەین بتوانین لەوە باشتر بڕۆینە پێشەوە. پیرەمێردی شاعیر دیێڕە شعری جوانی ئەفەرمێت ڕەسەن ڕێزەگر شەرمەزارە بێ کەچی ناڕەسەن تا بێهارە بێ بۆ چوونی تۆ لەسەر ئەم پەندە چییە؟ والله و پندێکە زۆر ڕاستە یعنی ئینکاری لەوە ناکرێتەوە وتەیەکی زۆر بەنرخ و جوانە زۆر تەواوە. هەست ئەەکەی لە ئێستادا تاکی کۆمەلگەی کوردی ڕەسەن بن یان ناڕەسەن بن؟ وەڵی ڕەسەنی تایە بەڵام ناڕەسەنەکەشی زیاترە. هەبووە ڕۆژ لە ڕۆژان تۆ لەگە خەڵکا باش بیت چاک بی لەگە خەڵکە بەرامبەرەکە و وەفای بۆ تۆ هەبێت چاکەی تۆ بداتەوە لە کاتی تنگانەیە فریاد ڕستی تۆ بێت؟ وڵی قەت ئەوەم نەبینیوە نە بەراڕەسێک نەبینی بۆ خۆم. پێچوانەکەی بینی واگەر چاک بی لەگە خەڵکە خەڵک خراپێ لەگەڵە؟ بەتاکی زۆرم بینیوە. باش ئەم کەسە ناڕەسەنانە لەناو خەڵگا چ پێگەیەکیانێ خەڵک چۆن باسان لێوە دەکات؟ والله ئەو کەسە ناڕەسەنە ئادەم هەموو کاتێک کە ئەیبینی زۆر دەم و لەفزیان شیرینە یعنی بە شێوەیەکی وەها خۆیانە بەنە دڵتەوەکەوە یەکەم جار تۆ بە شێوەیەکی زۆر جاوادێ تێگەیت بەڵام هەتا لی تێگەیت ماوەیەک پێچێ ئەنا هیچ کاتێک ئەو ناڕەسەرانە بە شێوە خۆیان دەرناخن کە تۆ یەکسەر لێیان تێبگەیت شتە ناخیانەوە هەموو کاتێک بە شێوەیەک لە تۆ دێنە پێشەوە کەوا ئەمە ئینسانێکی زۆر ڕاستگۆن زۆر فترادرەسن زۆر یعنی نبوونەی ئینسانی پاکن هەتاکو لێ نزیک نەبێتەوە لێ تێ ناگەیت هیچ بۆ خەڵک چییە بۆی کە کاتێک کە خەڵک چاکەی لەگەڵا کرا ڕێزی لێگیرە احترام لێگیراوکو پیرەمە دەڵێ ڕەسەن بن ناڕەسەن نەبن. وەڵای من پێم ئەوەیە کەوا هیوادارم هەموو ئینسانێک ئەگەر ناڕەسەنیشە ڕاستگۆی خۆی دەرکات یعنی بەڕاستی ئینسانی دووڕووی و دووفاقی زۆر ناشرینە ناو کۆمەلگەی کوردیا چکم دڵنیا بە ئەگەر من دووڕوو بم ئەگەر ئیسەش بتوان بکەم بەڵام ڕاستگۆیی من هەر دەرەکەوێت لە ڕاستیە پێیان بەسەوەی ئینسانەکان ئەگەر هەرچی چۆنەکە من حڕە چۆنە بێت چون تۆ ناتوانێت قەت ئینسانی بەرامبەر چاکەیت بەڵام هیوادارم هەموو کەسێک ڕاستگۆیی خۆی دەرخات ڕاستەقینەی خۆی ڕووی ڕاستەقینەی خۆی وەڵای منەوان مەبەستەوە ڕووی ڕاستەقینە خۆی دەرخات بەڵێ ڕووی ڕاستەقینەی خۆی دەرخات یەگە هەرچیەک بێ خۆی نەکاتە ئەو ئینسانە ڕاستگۆیە و پاکە چۆنە باوا خۆی دەرخات یعنی مجامەلەی خەڵک نەکا بە درۆوە کەوا ئەمە وایت و بەڵام لە ڕاستی شاوانیە بۆ تۆ شاعیری گەورەمان مامۆستا پیرەمێرد دیێڕە شعری جوانی ئەفەرمێت ڕەسەن ڕێزەگر شەرمەزارە بێت کەچی ناڕەسەن تا بێهارە بێت بۆ چوونی جنابتە لەسەر ئەم پەندە چییە؟ وڵی خەڵکی ڕێزی گرە بێ ڕێزی لێ بگرێ ئەوەی ناڕەسەنمێتەوان قسەکەی زۆر جوانە و شعرێکی زۆر مهمە وتەکەی زۆر تەواوە تۆ قەت هەبووە ڕۆژ لە ڕۆژان لەگە خەڵکات چاک بیت پیاوی تەنگانەبی لەگەڵیانە دڵسۆزیان بیت بەڵام ئەوان لەگەڵ تۆیە خراپن بێوەفا بن سپڵە بن ناڕەسەن بن بەڵێ لە هەموو شوێنێ باش و خراپ هەیە ئەوانەی زۆر چاکەکەن تەوان تووشی خەڵکی خراپیشە بن بڵێ من خۆم چاکەم کردووە لە خەڵکە پاداشتەکەی خراپە بووە ئەوانە هەیە بڵێ ما ناڕەسەنن ئەیتەوان ناڕەسەن ئەی هەبووە چاکەیان لەگەڵا بکەیت وەفایان بۆ تۆ هەبێ لە کای تەنگانەیە کە من ئەو جۆرە کەسانە بڵێ کۆمەلگەی کوردی لە ئێستا زیاتر ناڕەسەنی تێدایە ناوەیان ناڵێ و کەلیمەی ناڕەسەن شتێکی جوان نییە بەڵام باشمان کەمە بەڵێ باش کاتێک کە تۆ لەگە خەڵکە باش بیت و خەڵک وەکو خۆت دەفەرمیت خراپە لەگەڵاکەنەوەیان باش نەبن لەگەڵت هەست بە چی ئەەکەیت؟ واللهی ئەوانەی کە تۆ خەڵکێکی زۆر تەبان تێکەڵی خەڵکی زۆر بکەی ئەنواع خەڵکە بینی وایانە تێکەڵی ئەنواع خەڵکیشە بینی پەشیمانی لەو کردداری کردیشە بەڵام چی بکەی خەڵکانی خراپی زۆرن زروفە کەسە ناڕەسەنەکان خەڵک چۆن باسییانەکات ئاستیان چۆن لاو کۆمەلگایە خەڵک چۆن لیانە دوێ جوابەکە ئەمەیان تۆزێ قورسە ئەمایان تۆزێ قورسە خەڵکە ناڕەسەنەکان تەبعاً مەکروهن لای خەڵکیش هەتا بیان نەتا ئەیان ناسن پێیەکیە کە ناسراویشین تە لای خەڵک مەکروهە و کەس خۆشی ناوێ ئەمە چیە بۆ خەڵک بۆی ڕەسەنایەتی بەردەوام بێت بۆ خەڵکە باشەکان باشتر بن بۆ خەڵکە خراپەکانیش بچن بۆ خۆیانە هەڵدەن باش بن ئینشاءڵڵا
خوام حکومەتیشمان لێ بسێنێ. سەلام عەلیکوم. بۆ چوونی من ئەوانەیە کە ئەو ئینسانانەی کە خۆیان بەڕێزن هەر بەڕێزن، بەڵام ئەوەشی کە نابەڕێزە کە ڕێزە گرت و ئازانێ لێ ترسی و خراپە. لە ئێستایا تا چەند ئەستەکەی تاکی کۆمەڵگەی کوردی کاتێکە ڕێزیان لێ ئەگری کاتێکە چاکیان لەگەڵاکەی ڕەسەنن. وەڵی کورد هەر لە مێژووەوە ناسراوە کە میلەتێکی بڵێن خزم دۆست و ئینسان دۆست و ئینسانی باشە. قەت هەبووە لەگە خەڵکا باش بیت چاکە لەگە خەڵکا بکەیت بەرامبەرەکە و بێوەفا بن بەرامبەرەکە و بەمانایەکی تر خراپە و لەگەڵا بکەن چاکە و نەدەنەوە وەفایان بۆ تۆ نەبێت. من خۆم ئەوم نەدیوە بەڵام کۆمەلگاکان بە دەرنین لەو کەسانە هەیە هەبوو چاکەی لەگەڵا بکەیت و وەفادار بێ بۆت. بەڵێ ئەگەر پاک کۆمەلگا پڕبوو لە خەڵکانێک کە ناڕەسەن و وەکو پیرەمێر دەڵێ چاکیان لەگەڵا بکەیت و ئەوان خراپن، ئایا شیرازی کۆمەلگا بەرەوکوێ ئەچێ؟ بەرەو تێکچوو نەچێ، ئەو خۆی کۆمەلگا هەڵەوە شوێنێتەوە. من پێم وایە هەر کۆمەلگایە کە باش بوو بنیاتەکەی باش بوو با ئینسانێکی خراپیشی تیابێت کۆمەلگا بە دەرنیە لە خراپە، بەڵام مهم ئەوەیە خۆیان چاکن چاکیان زیاتر لە خراپیان. پێیان چێ بۆ خەڵک بۆی ڕەسەناتی بەردەوام بێ. من پێم وایە کورد بەدایمە هەر باشی زیاترە، هیوادارم هەر باشی زیاتر بێ، احترامی یەک بگرین، ڕێز و وەفا و خۆشەویستیمان لە ناوە زیاتر و زیاتر بێت بۆ ئەوەی بتوانین ئەم دەرفەتەی کە هەمانەوە بۆ کورد دروست بووە بگەینە ئەمان. ئەنجام پەندا بێ ئەبێ خەڵک تعبیرەکەی وەرگێ جارە ئینجاییتر دەسەڵات بێ ینی خەڵک بێت وێ دەسەڵات ئەو پەندە وەرگێت لەبەر ئەوە ئیتر ئەو پەندە بەندێکی پێم باشە. ئەم پەندە باز لەوە دەکات کە دەڵێت کەسانێکان تۆ چاکیان لەگەڵاکەی احترامیان لێ ئەگرین لە کاوی تەنگانەیە فریان ئەکەویت. ئەم کەسە ڕەسەنە هەندێکیان، بەڵام بە پێچوانەوە کەسانی ترمان هەن تۆ هەتا چاکبی لەگەڵێنەوە هەر ناڕەسەن هەر خراپن قەت باش نابن. ئەو باش بوونە دیترەوە ئەبێ باش بن بەرامبەر و کەسی کە ئەویش با بڵین ئەوە فای هەبێ بەرامبەری. تۆ قەت هەبووە لەگە خەڵکا باش بیت بەرامبەرەکە و یا خراپێ لەگەڵ یا وەفای بۆت نەبێ؟ ئەبێت بەس بەو دەرەجێژ نا بووە بەس بەو دەرەجێ نەبووە بێوەفا لە بەرامبەرم. منیش بەرامبەر کەس با بڵێن بێوەفا نەبووم زۆر. وەفات لە خەڵک دیوە بەرامبەر بۆ چاگانی کە کردوتە؟ بەڵێ برادەرمەیە زۆر بەوەفایە، کەسمەیە بەوەفایە. دوا پەیامت چێ بۆ خەڵک بۆی خەڵک ڕاستەناری تێدا بەردەوام بێ؟ ئیترەوەیە خۆ ئێمە کوردین، ئێمە شتەمان هەیە بێ ئەبێ ڕەسەنایەتیمان تیابێ چکە ئێمە خوا بە زیابێت ملەتیشی ئیسلامین و وەفامان ئەبێت یابێت. ئەگەر هەندێک کەس ناڕەسەن بوو بەرامبەر بە خەڵک بێوەفا بوو خەڵک چۆن باسان لێکە پێگەیان بەرەوکوی ئەڕوا؟ وڵای پێگەی تر خۆ دیارەوە بێ شەرمەزارە بن لای خەڵک، یعنی ئەوەکو دووڕێژی لێیە شەرمەزاریەکە بێ تیانە چاکێشان لەگەڵا ناکە. تەبعان چاکت چۆن نەکات ئەوی بیناسە چاکی لەگەڵ ناکات ئەی یەک جار دوو جار سێم جاری ترە بێ خەتای خۆ بێگە چاکی لەگەڵ. پیرەمێردی شاعیر دیێڕە شعری جوانی هەیە فەرمێت ڕەسەن ڕێزەگر شەرمەزارە بێ کەچی ناڕەسەن تا بێهارە بێ. بۆ چوونی تو لەسەر ئەم پەندە چییە؟ پەندی پیرەمێر پڕ بە پێستی خۆیەتی شەڵا هەموو کەس ئەو پەندەی پیرەمێردی لە خۆیان تەطبیق کردایە. پیرەمێر باز لە وەفاکە لەم پەندەیە، باز لە چاکەکە، باز لەواکە خەڵکانێکن تۆ چاکی لەگەڵیانە کە ڕێزان لێگری کە احترامیان لێگری کە چاکیان لەگەڵاکەی شەرمەزار ئەبنە کەسانە ڕەسەنن بە پێچوانەوە کەسانێکمان هەن تۆ تا چەندێک باشبی لەگەڵیدا کەسانێکن بەڕاستی وەفات نادەنەوە کەسانێکن ناڕەسەنێتی ئەکەن. باز لەمە دەکا پیرەمێر تۆ تا چەند هەستەکەی کۆمەلگەی کوردایی لە ئێستادا ڕەسەنن یان ناڕەسەنن؟ وەڵڵاهی کۆمەلگا هەست کەس خۆی کەوتووە تەمان ئەتوانم بڵێم تەبەن ئەو کەوتەکەی وتووە پیرەمێردی بەڕێز معناوایە پڕ بە پێستێتی دەکا کەسانێک هەبووە کە مەسەلە ئاوا ڕێزن لێ گرتوون و ناڕەسەن دەرچوون جوابیان ناوەتەوە. تەبەن ئەو لە من باشتر هەڵی سەنگانووە لە کاتی ژیانی ئەویشە لە ئێستاشە ئەو کەسانە هەن و ئەژمێنێت و بەردەوامشە. دڵنیاییەوە پیرەمێردێکە لەو فەیلسوفە گەورانەی کە بەڕاستی لە نێو کووردا وتەکانی پێشبینی کەر بوون، یعنی پەندی وتووە بۆ نمونە 100 ساڵ پێش ئێستا وتوەتی بەڵام ئێستا جێبەجێکراوە زانێ لەم ژیانی ئێستاە، یعنی پێشبینی ئەوەی کردووە 100 ساڵ لەمە پێشبینی ئەوەی کردووە
کە ئەمڕۆ کە ساڵی 2015 مەسەلا ئەو پەندە ئێستا جێبەجێ بێ یعنی ئەو خەڵکانەی پێشبینی ئەو خەڵکانی ئێستای کردووە پێشبینی ئەو ژیانی ئێستای کردووە. باشە تۆ تا چەند هەست بەوە ئەکەی کە یاخود با بڵێن جەنابە ڕۆژە لە ڕۆژان لەگە خەڵکا چاک بوویت وەفات چاک بووی لەگە خەڵکا ڕێزە لە خەڵک گرتووە هاوکاری خەڵک بووی لە کاری تەنگانەیە ئەو ناڕەستەیان بەرامبەرت بەرامبەر خۆم کرابێ بۆمە تۆ چاکە لەگە خەڵکا کردوە ڕێزی لێگرتووە احترامی لێگرتووە لە کاری تەنگانەیە دەستە گرتووە هەستە کردووە بەرامبەرەکە و ناڕەسەن بۆ بەرامبەر تۆ بۆ بێوەفا بووە چاکەی تۆ نەداوەتەوە یان بۆ نمونە هەندێک جا خەبووە خراپەوە لەگەڵا بکە بەتەنچی خۆم بەسەر ماتووە چاکەم لەگەڵ کەسا کردووە مەسەلا خراپی نەکردووە بەرامبەرم بەڵام پێی نەزانیوە و نمەک سێر بووە. هەستت بەچی کوورە لەم کاتەیە لە کام کار ئەلەو کاتەیە کە تۆ هەستە کردو ئەو بەرامبەرەکە و نمەک سوێر بووە وەکو خۆ دەڵێ هەستە کردەوە بێوەفا بووە بەرامبەرە هەستە چۆن بووە خەفەتە خواردووە خەفەتم خواردووە کە نەمتوانیوە ئەو هاوڕێیە هەڵبسەنگێنم کە ئاوا من بەدڵ و بەجان مەسەلە چاکەم لەگەڵا کردو و خۆشەویست و هاوڕێتێکم لەگەڵا کردووە بەڵام ئەو مەقابل من نەبووە. ئەگەر کۆمەلگا پڕ بێ لە خەڵکی ناڕەسەن ئاراستەی بەرەو کوێڕوە بەتەنکید ئەوە ئاڕاستەیەکی بەرەو کۆمەلگایەکی هەڵوەشاوە و بەرەو هەڵدێر ئەچێ زۆر خراپە تەمان عاقیبەتی ئەو کۆمەلگایە بەرەو خراپیەچێ. لە ئێستادا کۆمەلگای کوردی لە چه ئاستێکا بینیت زۆرینە ناڕەسەنن یان ڕەسەنە؟ وڵی خۆی ئەدانی چی وشەیەکی ئەوەنە هەتا بڵێ وشەیەکی ئەوەنە ناشرینە وشەیەکی ئەوەنە سوێر و تاڵە ناتوانانی ئەو وشەیە بە کۆمەلگاکەی خۆ بڵێ بەڵام من تەمەنا ئەەکەم کۆمەلگاکەی من میلەتەکەی من لەو ناڕەسانانە نەبن کە نەتوانین ئەو وشایە بەکاربێنین لە ئاستی وشەیان نەبن بەداخەوە یانی ئەڵێم ئەگەر ئەکسەریەت لەو کۆمەڵە بێت شتێکی خراپە تەمەناکەم کە وان نەبێت. ڕەسەن ڕێزەگەر شەرمەزارە بێ کەچی ناڕەسەن تا بێهارە بێ ئەو پیاوە گەورەی خۆی بەکەم ئەگرێ لە ئەندازەی خۆی زیاتر سەر ئەخرێ لە کاری خەڵکی زۆر هەڵ مەدەرێ ڕەوایە بە شەق بتکەنە دەرێ ئەمانە و دەیان پەندیدیکەی جوانی شاعیری گەورەی گەلەکەمان مامۆستا پیرەمێر لە ساڵانی چلەکان و پەنجاکان و سیەکان و دە و بیستەکانە فەرموویەتی ئەو بابەتە و ئەو دیێڕە شعرەی کە ئەمڕۆ ئێمە گوتوگۆمان لەسەرگرت ئەوەی یەکەمیان بوو کەوتم ڕەسەن ڕێزەگر شەرمەزارە بێ کەچی ناڕەسەن تا بێهارە بێ ئەم پیاوە گەورە ئەم شاعیرە گەورەی کورد هەر وتەیەکی فەرموو بێ لە کاتی خۆیدا بۆ هەموو سەردەمەکان دەقاودەق وەکو خۆی هاتوۆتە دی ئەم پیاوە باز لەوە دەکات لەم پەندەیە کەسانێکمان هەیە کاتێک کە تۆ ڕێزیان لێگریت کاتێک کە تۆ چاکیان لەگەڵاکەی کەسی تنگانن لە کای تنگانەیە توان بی دەکەوێتەوە بەرامبەر بە تۆ وەفایان نەبێت بەرامبەر بە تۆ چاک ئەبن کە ڕێزیان لێگری ئەوان شەرمەزارە بن بە هەمومان وەفادار بین بەرامبەر بۆ کەسانەی کە چاکەمە لەگەڵاکەن با دوور بین لە بێوەفایی و ناڕەسەنی ئەم پەندە ئەیخێنە سەر و سەر چاومان چونکە بۆ هەموو سەردەمێک و بۆ هەموو کاتێک گونجاوە هیوادارین تاهی کۆمەڵگەی کوردی ڕەسەن بن دوور بن لە ناڕەسەنی. پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.